ئەو گرتە ڤیددیۆی مایک پێنسی جێگری سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە دەڕوانێتە ئەو دەست بەسەرکراوانە لە گرتوخانەیەکی کۆچبەران لە تەکساس بووە بابەتێکی مشتومڕاوی. زانیم کە دیمەنێکی زۆر قەرەباڵغ و لە ڕادەبەدەر نائاسایی بەدی دەکەین. لە تویتەکەی ڕۆژی یەکشەمەیدا سەرۆک ترامپ پەیامنێرانی بە هەڵبەستنی چیرۆکی ڕەوشی ناتەندروست و خراپی مامەڵەکردنی کۆچبەران تۆمەتبار کرد. ترامپ گوتی سنتەرەکانی کۆچبەران خاوێنە بەڵام قەرەباڵغن. جۆش دۆسی پەیامنێری واشنگتن پۆست دوای گەڕانی لەگەڵ مایک پێنس بەنێو سنتەری مەکاڵن لە تەکساس ڕەوشەکەی بە جۆرێکی جیاواز باس کرد. جۆش دۆسێ لە سەر تویتەکەی وێنەکانی دابەزاندبوو گوتی من 384 پیاوم بینی لە نێو قەفەسدا لەسەر زەویە کۆنکرێتەکە خەوتبوون. گوتیشی پیاوەکان داوای فڵچەی دانیشتن و خواردنیان کرد و دۆسێ گوتیشی هەندێکیان پێیان گوتم کەوابدا بۆ 20 ڕۆژە خۆیان نەشتووە. ڕاستیەکە ئەوەیە کە ئەم سنتەرانە بۆ ئەوە دروست نەکراون ئەو ژمارە زۆرە لە کۆچبەران لەخۆ بگرن. ئێمە لە ماوەی 4 مانگی یەک لە دوای یەک پتر لە 100,000 کۆچبەرمان دەست بەسەر کردووە. بریکاری بەڕێوەبەری خزمەتگوزاری بە هاوڵاتی بوون و کۆچبەری کەن کۆچەناڵی ڕۆژی یەکشەمە گوتی گرتوخانەکانی سنووری توانای ئەوەیان نییە بە باشی سەر و سەودا لەگەڵ ئەو ژمارە زۆرەی کۆچبەران بکەن بەهۆی کەمی ئەو بوجەی کۆنگرس بۆ ئەو مەبەستە دابینی دەکات. ئەگەر کۆنگرێس کەسانی پرۆفێشناڵ لە سنوورەکان دابنێت ئەوە سەرکەوتن بەدی دەکرێت. سەرکەوتن بە نەهێشتنی قەرەباڵغی لە سنتەرەکاندا دەپێورێت. ژمارەیەک لە دیموکراتەکان لە کۆنگرس دەڵێن بەڕێوەبەرایەتی ترامپ قەیرانی سنتەرەکانی کۆچبەرانی دژوارتر کردووە. پێویست بە پەیڕەوکردنی سیاسەتێک ناکات کە خانمان و خانەوادەی بێتاوان دەستگیر بکات. ئەوانەی زیانیان بە کەس نەگەیاندووە دەرەن و بە شێوەیەکی یاسایی داوای مافی پەنابەری لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن. کۆمارەکان دیموکراتەکان تۆمەتبار دەکەن بە گەمەکردنی سیاسی و هەوڵێکی کەمیش دەدەن بۆ یارمەتیدانی بارودۆخەکە. لە هەزری هەندێک لە هاوکارانی دیموکراتمان وابیر دەکەنەوە کە لە ناکاودا لە ئاسمانەوە بە هەزاران لە کۆچبەرانی نایاسایی لەسەر سنوورەکەمان سەریان هەڵداوە. دیموکراتەکان بێ ئاگان لە داواکانی کۆماریەکان و هەندێک لە دیموکراتەکان کە بۆ دەیان ساڵە داوای چاکسازی لە سیستەمی کۆچبەریدا دەکەن. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی ترامپ داوایان لە کۆنگرس کردووە ئەوەی پێی دەگوتێت کە لێنەکان بگرن لە پێناو خاوکردنەوەی لێشاوی کۆچبەران بۆ نێو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا.